بەنای خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئێمە لە پێشوازی مانگەشی زۆر گەورە و پیرۆزانی کە مانگی پیرۆزی ڕەمەزانە خۆی گەورە بە قسمەتە موسڵمانێک بکات کە ئەم مانگە تایبەتمەندی خۆی هەیە بۆیە بە پێویستمان زانی کە کۆڕێکی ئیمانی ساز بکەین لەسەر چۆنەتی پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان و گەورەی ئەو مانگە لای خەڵکان ئاشنا بێت دیار بێت دەرە خەڵکان بە تەبیعەتی حاڵە نوێشتیان لەبیر ئەچێتەوە بۆیە پێویستە بەبێت خەڵک بینینەوە کە ئێمە نزیک ئەبینەوە لە مانگی ڕەمەزان ئەو مانگە تایبەتمەندی خۆی بۆی خەڵکان بە دەرفەتی بزانن گەورەی ئەو مانگە لە دەست نەدەن و خۆیان ئامادە بکەن زۆرترین عیبادەت لە مانگەدا جێبەجێ بکەن بەڵکو بتوانن لەو مانگەیدا خوا لە خوان ڕازی بکەن بۆیە بە پێویستمان زانی کە کۆڕێش ئیمانی ساز بکەین بۆ هۆشارکردنەوەی خەڵک لە گەورەی ئەو مانگە. والله بەنسبەت ڕەمەزان لەبەرەوەی ڕەمەزان یەکەم مانگێکی جیاوازە ڕۆژەکانیشی جیاوازن پاداشەکەشی جیاوازە بە تایبەتی ئێستا سەرەتایەک دوو ڕۆژمان لە بۆ مانگی ڕەمەزاندا پێویستە مسلمان لەو ڕۆژانەدا بەرنامەیەک لە بۆ خۆی وەکو خودی خۆیەوە بەرنامەیەک لە بۆ عایلەی خۆیەوە و بەرنامەیەک لە بۆ کۆمەلگای خۆیەوە جیرانەکانی خۆیەوە ئەوانەی کە ڕەفیقیتی لە ئیش و کاردا لە وەزیفەدا بەرنامەیەک دابڕێژی بۆ ئەوەی کە کات بە فیڕۆنەدا لەو مانگەیدا چونکە بەڕاستی ئەو مانگێکی زۆر پیرۆزە گەورەیە بەرەکەتە بتوانین مسلمان لەو مانگەیدا ئەسپی خۆی تێدادا و کاتەکانی خۆ بە فیڕۆنەدا زۆر مهمە چونکە ئەو کاتانە بەدەست ناکەونەوە هەر کاتێک کە ڕۆیی لە ئێمە دەڕوات و بەدەستمان ناکەوێتەوە جا بۆیە مسلمان پێویستە لەو مانگەیدا فرسەتێکی چاکە هەڵێکی چاکە خوای گەورە وەکو نیعمەتێکە بەسەر ئەوانەیدا کردوونە کە تەمەنی درێژ کردوونە گەینە ئەو ڕەمەزانە بۆ ئەوەی کە کاری چاک زیاتر تێدا بکەن ئەنجام بدەن بۆی لای خوا خۆیان دەوڵەمەند بکەن و بتوان ڕەزامەندی خوا بەدەست بێنن.